لەسەر پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئەمریکا کەوتمان پەیوەندێکی مێژووییان هەیە. ئەم پەیوەندیە تازەنیە، بۆ چەندەها ساڵ پێش ئێستا ئەگەڕێتەوە. ئەم پەیوەندیە لە چەندین قۆناغا کە هەرێمی کوردستان پێویستی بە هاوکاری دۆستەکانی بۆ ئەمریکایەکێک بۆ لەوانەی کە هاوکاری هەرێمی کوردستانی کردووە و ئێستش باس لەوە دەکرێت کە ئەمریکا ئەم دۆستایەتی و هاوپەیمانەتی لەگەڵ هەرێمی کوردستان بەردەوامە. لە نێو ڕۆژهەڵاتێکی پڕ لە ئاڵۆزی و کێشە و ئاڵنگاریدا ئەمریکا هەرێمێکی کوردستانی ئارامی دەوێت و هاوپەیمانەکەی لەگەڵ دۆستایەتەکەی لەگەڵ هەرێمی کوردستان بەردەوامە. لێرەوە بە دەرفەتی ێزانم باسی پێکێنانی حکوومەت و پەیوەندی هەرێمی کوردستان و عێراقیش بکەم. میوانەکەم بەڕێز پیتەر گالبرێت، دیبلۆماتکاری پێشووتری ئەمریکایە کە ڕاستەوخۆ لەگەڵم دەبێت. بەڕێز گالبرێدم کاتت باش، سپاس کە ئامادەن لەگەڵمان. بابزانین پەیوەندێکی مێژووی لە نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان و کورددا هەیە. ئەمریکاش ئێستا هەر بەم چاوی دۆستایەتی و هاوپەیمانێتیەوە سەیری هەرێمی کوردستانەکا بۆ ئەم قۆناغا؟ پێم وابێ زۆرێک لە ئەمریکیەکان کوردستان وەکو هاوپەیمانێکی نزیکە بینن. هاوبەشێکی باش بووە کە ئەم هاوبەشی ئەگەڕێتەوە بۆ ماوەیەکی زۆر لە 1990ەوە دەستی پێ کردووە و کاتێک کە نەوەی ئارام بۆ هەرێمی کوردستان دروست کرا. لەو کاتەوە دواتریش لە ناوبردنی سەدام لە 2003 هاوپەیمانێکی زۆر باش بوون پێکەوە شەڕیان کردووە و دواتریش لە 2004 کاتێک سوپای عێراق هەرەسی هێنا پێشمەرگە بوو کە داعشی ڕاگرت. بۆیە ئەمریکا بوونی سەربازی هەبووە و لە ڕووی دیبلۆماسیشەوە بوونی هەبووە. ئەمانە هەموو ئاماژەی زۆر باشن کە هاوپەیمان و دۆستی بەهێزن. لە نێو ڕۆژهەڵاتێکی پڕ لە کێشە و ئاڵۆزیدا بەڕێز گالبرێت، ئایا هێشتا دەتوانین بڵێن هەرێمی کوردستان متمانە پێکراوترین دۆستی ئەمریکایە؟ بەڵێ، بە دڵنیاییەوە کوردستان هاوبەشێکی بەهێز، دۆستێکی نزیکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە. ئەمریکاش بە هەمان شێوە سوور بووە لەسەرەوەی کەەوە جەختی لەوە کردوێتەوە لەوەی کە هەرێمی کوردستان لە ناوچەیەکی ئاڵۆزدا تاکە ناوچەی سەقامگیرە، هەرێمی سەقامگیرە. بۆیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەتوانم بڵێم و کوردستان زیاتر بە ئاڕاستەی ئەمریکایە و لە هاوبەهای هاوبەشیان هەیە. کەواتە من تێگەیشتم کە سیاسەتی ئەمریکا لە بەرامبەر هەرێمی کوردستان و کورد سیاسەتێکی نەگۆڕە. کەواتە لێرەوە بە دەرفەتی ئێزانم بێمە سەر ئەم دۆخەی کە ئێستا هەرێمی کوردستانی تێدایە لەگەڵ عێراق لە سەروبەندی پێکێنانی حکوومەتدا. ئەمریکا چۆن سەیری ئەم دۆخە ئەکات؟ یاخود دەزوەردان ئەکا بەڕاستە و خۆیان نا لە دوورۆ هەر چاودێر ئەبێت بۆ دۆخەکە؟ پێش هەموو شتێ منە بێ ئەوە ڕوون بکەمەوە کە من نوێنەرایەتی ئەمریکا ناکەم. ڕاستە باڵیۆز بووم پێشتر، بەڵام پێم خۆش نییە ئەوەی کە لەوانەیە من بۆچونم لەگەڵ ترامپ یەک نەبێ. بۆیە ئەوەی کە ترامپ ئەیکا پێم وایە سیاسەتێکی باش نییە، بەڵام بە بۆچوونی خۆم دەبوو ئەمریکا باشتری بکردایە و هاوکاریەکی باشتری هەرێمی کوردستانی بکردایە. تۆ ئەگەر ئەتەوێت سەقامگیری لە عێراق هەبێ دەبێ سیاسەتەکانت چڕ بکەیتەوە وەکو مەرجێک پێشمەرجێک دای بنی کە دەبێ عێراق دەستور جێبەجێ بکە. ئەوەی کە سەرۆک بارزانی باسی کردووە لە دوایین لێدوانیدا باسی کردو، باسی دەستوری کردووە، مەرجی داناوە ئەڵێت جێبەجێکردنی دەستور یاخود دروستکردنی ئەنجومەنی فێدراڵی کە لە مادەکانی دەستورە بازکراوە و دامەزراندنی دادگایەکی دەستوری فێدراڵی کە بە مادەی 92 باسی کراوە دەبێت دوو لە سەرسەی پەرلەمان دەنگی پێ بدە هەڵی بژێرێ و جێبەجێکردنی مادەی 140 دەستوری هەمیشەیی عێراق
کە دواتریش ئاسایی بکرێتەوە خەڵک بگەڕێتەوە و ڕێفراندۆم بکرێت. بەڵام ئەوە چەند ساڵە تا ئێستا ئەمانە هیچیان کە باسم کرد جێبەجێ نەکردو. بۆیە سەرۆک بارزانی زۆر بە جوانی ڕوونی کردوێتەوە مەرجەکانی داناوە دەڵێ ئەگەر بەغدا ئەگەر ئەوانەی لە بەغدان ئامادە نەبن ئەمانە جێبەجێ بکەن بە ئاشکرا بیڵێن و بێن بۆمان واژوو بکەن و بیکەنە ئەجندای کارنامەی خۆیان بۆ ئێمە وەکو کوردستان زەحمەتە ببینە بەشێک لە حکوومەتی داهاتووی عێراق کەواتە کوردیش نەچێت شتێک نابێ بە ناوی حکوومەت لە عێراق. بۆیە ئیدارەی ترەمپ دەبێ جەخت لەمە بکاتەوە تۆ دەستورەکەت وەلانراوە تۆ ئەو دەستورەی کە 85 خەڵک دەنگی پێیاوە دوای ئەو هەموو ساڵە ئەتوانم بڵێم دوای 20 ساڵ تا ئێستا هێشتا هیچ لەمانە جێبەجێ نەکراون. سەیری کەرکووکە سەیری مادەی 140 20 ساڵ کەم نییە کە ئەنجومەنی فیدراڵی تا ئێستا پێک نەهێنراوە باسیەوە دەکات کە چۆن محافەزەکان ئیداری خۆیان بدەن تا ئێستا دوای 20 ساڵەمان هیچیان نەکراون. بەڕێز گاڵبرێت من دەزانم چەند جاری تر پێکەوە گفتوگۆمان کردووە بەڕێستان دیبلۆماتکاری پێشووتری ئەمریکان و پیاوێکن ئێستاش کە لە سیاستدا نەبڕاون و زۆر بە وردی چاودێری دۆخەکەکەن. بۆیە هەندێک پرسیارەکەم لە جەنابەت وەکو دیبلۆماتکاری پێشووتری ئەمریکا یاخود دەتوانن وەکو شارەزایەک وەڵامم بیتەوە نەک سیاسەتی تەواوی ئێستای ئەمریکا. بۆیە من پێم خۆشەوە گفتوگۆیە پێکەواکەین. باسی ئەوەت کرد کە کورد ئەگەر بەشدار نەبێت لە حکوومەتی عێراق ئەو پرسیارەت بۆ من دروست کرد ئەگەر کورد بەشدار نەبێت لە حکوومەتی نوێی عێراق کەواتە دەتوانین بڵێن حکوومەتی داهاتووی عێراق حکوومەتێکی تەواو و پێگەشتووە بێت؟ ئەگەر تۆ بەشداری کوردت نەبێ کورد نەبێ لە بەغا حکوومەتێک نابێ بە ناوی حکوومەتی بەغدا تۆ سەیری دەرەنجامەکانی هەڵبژاردن بکە. لایەنە کوردیەکان پارتە کوردیەکان بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان کە زۆرترین ژمارەی دەنگی هێناوە لە هەموو حیزبەکانی کە لە هەر حیزبێک واتە حیزبی ژمارە یەکە باشە هەرچەندە ژمارەی کورسیەکانی وەکەوە نییە کە شایانی بۆ مۆزوعێکی ترە بەڵام تۆ وەرە حیزبێکی لەم شێوەیە یاخود حیزبە کوردیەکان نەیەنە ناو حکوومەتێکەوە کەواتە ئەمە چه حکوومەتێکە حکوومەت پێک نایە ئەسڵەن. بۆیە پێم وابێ سەرۆک بارزانی ئەمەشی باس کردووە لە وتەکەیدا لە مپس و لەوێ باسی کردووە بەڕوونی دەڵێ سێ مەرجمان هەیە سێ خاڵ هەیە کە بەڕوونی باسی کردووە ئەمە بابەتەکە سیاسی نییە بابەتەکە سەقامگیری عێراقا تۆ ئەگەر سەقامگیری عێراق دەوێت دەبێت دەستور جێبەجێ. بەڵێ بەرز گاڵبرێت بەهار لەسەر حکوومەتی عێراق دواتر بە کورتیە مەسەر هەرێمی کوردستانیش بەس لەسەر حکوومەتی عێراقی حکوومەتی نوێ کە یەکێک لە داواکاریەکانی ئەمریکا بەشداری نەکردنی گروپە چەکدارەکانە بۆ داهاتوو داماڵینیان لە دەوڵەت و لە حکوومەت. بەر لەوەی بێمەلای تۆ هەواڵێکم خوێندەوە کە وەزیری دەرەوەی عێراقیش تەکید لەوا کاتەوە نابێ گروپە چەکدارەکان بوونیان هەبێ لە حکومڕانی لە عێراقدا. ئەگەر عێراق ئەمە بکات واتە بەڕاستە و خۆ دەتوانین بڵێن چۆتە ژێر داواکاری ئەمریکاوە و ئەگەر نەی کاچی ڕوئەیە. من ئەو مەرجانەم باس کرد کە لایەنە کوردیەکان دایانناوە بۆ پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق و پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق شتێکە بۆ هەموو خەڵکی عێراقا بە دیاریکراویش بۆ خەڵکی کوردستان گرنگە بۆ لایەنەکانی کوردستان بۆ پارتەکانی کوردستان گرنگە دەبێت بڕیار بدەن. بەڵام ئەوەی کە ئەمریکا ئەیەوێ ئامانجی ئەمریکا دەوێ ئەم میلیشیانە لە عێراقا نەمێنن بە تایبەتیەوانەی کە سەر بە ئێران درێژکراوەی ئێراونن سیاسەتی ئێران جێبەجێ دەکەن. ئەمە مەرجەکەی ئەمریکا بۆ ئەوەیە کە سەقامگیری بۆ عێراق بگەڕێتەوە بەڵام دوجار دەبێت لایەنە سیاسیەکانی عێراق بڕیار بدەن نەک ئەمریکا.
بەڵێ دواپرسیار بە کورتی وەڵامم بەرەو سپاس دەکەم لە چوارچێوەی هاوکاریەکانی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان. ئێستا هەرێمی کوردستان داوا دەکات کە ببێتە خاوەنی سیستمی بەرگری بۆ ئەو مەترسیانەی کە ڕوبەڕوویە بێتەوە ئەو هێرشانە. ئێوە ئاگادارن لە دوایین هێرش کە بۆ سەر کێڵگەی گازی کۆرمۆر بووە، ئەمەش یەکەم جار نییە. دەبێت ئەمریکا چۆن وەڵامی هەرێمی کوردستان باتەوە؟ بە دیاریکراوی نازانم، چونکە دۆناڵد ترامپ هەموو هاوکاریە ئەمریکەکانی بۆ دەرەوەی ئەمریکا ڕاگرتووە بۆ زۆربەی وڵاتان. پێم وابێ بڕیارێکی زۆر نەزانانەیە، بۆیە بەڕاستی نازانم ئەم هاوکاریە چۆن دەدرێتە کوردستان. بەڕێز گاڵبرێت، سوپاس دەکەم کە بەشدار بووی لەگەڵمان. سوپاس.